matematik grundvux delkushtre sidan 86. Lös ekvationerna. ئەو هاوکێشانە یان ئەو ئێکڤەشونانەی لەو لاپەڕەیە کە جیاوازن لەگەڵ ئێکڤەشونەکانی دیکە تەنیا ئەوەیە کە x لە لای چەپ و لە لای ڕاست هەیە. پێشتر x یان پیتەکە تەنیا لە یەک لای هەبوو. لای چەپ و لای ڕاست مەبەستم لای چەپی ئەو یەکسانەی، چونکە لە هاوکێشەی هەمیشە یەکسانە هەیە، پاشان لای دەستی چەپ هەیە و لای دەستی ڕاست هەیە کە هەردوو لە هاو سەنگە. بزانین ئەو جۆرە ئێکڤەشونە شیکار دەکرێت. 4x کۆ 2 دەکاتە 3x کۆ 10. دەبی لێرە بڕیار بدەم ئایا ئێکسەکانم لە لای چەپ دانێم یان لە لای ڕاست دانێم. بێگومان هیچ هەڵە نییە، هەردوو لە بە کەلک دێ، تەنیا ئەمن دەبی بڕیار بدەم. ئەمە لێرە بڕیار دەدەم ئێکسەکانم لە لای چەپ دانێم، کەواتە ئەو ئێکسەی ئێرە دەبی بچیتە ئەو لایە. هەتا ئەو ئێکسەی ئێرە بیبەمە ئەو لایە پێویستە، چونکە لێرە کۆم هەیە، ئەمن کەم 3x دانێم هەتا ببیتە 0 لێرە. کاتە یەکەم هەنگاو کەم مینوس 3x لێرە، ناچارم لێرەش مینوس 3x وەکو یەک. ئەوجا لە ناوەندێ یەکسانەکەی دەنووسمەوە، تەمەشای لای چەپ دەکەم، 4x مینوس 3x دەکاتە یەک دانە x. بەڵام کەس نانووسی 1x چونکە جوان نییە زۆر، تەنیا دەنووسین x مایەوە. ئەو کۆ 2 پلوس 2 هەر لە لای خۆیتی وەکو خۆی جارێ دەینووسمەوە. تەواو بوو لای چەپ. دێمە لای ڕاست، پلوس 3x مینوس 3x بووە 0، بووە 0. چمایەوە لە لای ڕاست تەنیا پلوس تیە، یان دەنووسم پلوس تیە یان پێویست ناکا بنووسم پلوس، تەنیا دەنووسم تیە. هەموو کەس دەزانی کە لێرە کۆ هەیە بەڵام نانووسرێ. ئەو ئێکڤەشونە زەحمەتە بووە ئەو ئێکڤەشونە ئاسانە، چونکە ئێکسەکانم تەنیا لە یەک لایدانا، ئەوها ئاسان بوو، لەو لایە ئێکسەکان بووە 0. ئەو جا ئێستا ئەو ئێکڤەشونە ئەو هاوکێشەیە وەکو پێشانە کە باسمان کردیە، لێرە دەینم لە هەردوو لای هاوکێشەکە ئەو دووەی دەردەکەم، چونکە لێرە کۆ 2 هەیە، باش نییە لە تەنیشت ئێکسەکەی دەنووسم کەم 2 مینوس 2 لە هەردوو لای. یەکسەر یەکسانەکەی دەنووسم لە لای چەپ پلوس 2 مینوس 2 0، تەنیا مایەوە x، لە لای ڕاست 10 دووی لێکەم بکرێتەوە یەکسانە بە 8، x یەکسانە بە 8. تەواو هاوکێشەکەم شیکار کرد، زانیم x چەندە، کەواتە سڤار وەڵام x لیکەمێ 8. پرسیاری B 4 سێتا مینوس 2 لیکەمێ 2 سێتا پلوس فیرە. دیسان لێرە تەمەشای لای چەپ و لای ڕاستی هاوکێشەکەی دەکەم. دەبینم لە هەردوو لە پیتی سێتا هەیە، ناچارم
یەک لە لایەکان ئەو پیتە لێرە بگوازمەوە ئێرە یان بە پێچەوانە ئەو پیتەی بگوازم، بەڵام ئەمن دیسان پیتەکەی دەبەمە لای چەپ، کەواتە دەمەوێ ئەو دوو سێتەیە لێرە نەمینێ، کەواتە دەینم هەردوو لای هاوکێشەکە چونکە لێرە پلوسە کۆیە، ئەمن پێچەوانەکەی دەنووسم مینوس تۆ سێتە لە هەردوو لای هاوکێشەکەم. یەکسەر لە ناوەندە یەکسانەکەی دەنووسم، تەمەشای لای دەستی چەپ دەکەم فیرە سێتە مینوس تۆ سێتە لیکەمێ تۆ سێتە، چار دوی لێ بڕوا دەکات دوو. پێویست ناکە بنووسم پلوس چونکە هەر دیارە لێرە گەر هیچم نەنووسی ئەوە پلوسە. ئەو مینوس دووە دەینمە خوارێ دەینووسمەوە مینوس تۆ. تەمەشای لای ڕاست دەکەم پلوس تۆ سێتە مینوس تۆ سێتە لیکەمێ نۆڵ سفر. چماوە تەنیا پلوس فیرە پێی ناوێ بنووسم پلوس تەنیا دەنووسم چار. هاوکێشەکە زۆر سادەتر بوو، ئاسانتر بوو. ئێستا تەمەشا دەکەم ئەو مینوس تڤۆیەش لا دەبەم لە تەنشت تۆ سێتای هەتا پیتەکە بە تەنیا بمینێ، چونکە مینوس تڤۆیە پلوس تڤۆی لۆدا دەنێم لە هەردوو لای. لە ناوەندە یەکسانەکەی دەنووسمەوە، تەمەشای لای چەپ دەکەم مینوس تڤۆ پلوس تڤۆ نۆڵ، تەنیا مایەوە تڤۆ سێتە، لە لای ڕاست فیرە پلوس تڤۆ کۆی دەکەمەوە دەبیتە شەش. ئێستا ئاسانە، هەردوو لای دابەشی دووی دەکەم هەتا پیتی سێتە بە تەنیابی هیچی لە تەنشت نەبی. دوو دابەش دوو دەکا یەک، سێتە بە تەنیا مایەوە واتە یەک سێتە، بەڵام کەس نانووسی یەک سێتە، دەنووسین تەنیا سێتە، یەکسانە بە شەش دابەش دوو سێ. ئێستا زۆر ئاسانە، شیکار کرا هاوکێشەکە، زانیم پیتەکە کردیە چەند. پرسیاری 128 ئەگەر هەر لێرە بە خێرایی ئەو پرسیارەی چاکەم 128 ئا. تەمەشای لای ڕاست و لای چەپ دەکەم، ئەو سێ ئێکسەی لێرە ناهێڵم دەی بەمە لایەکەی دیکە، کەواتە لە هەردوو لای مینوس ترێ ئێکس. لێرەش یەکسانەکەی لە ناوەندێ دەنووسمەوە، تەمەشای لای چەپ دەکەم 5x 3xی لێ بڕوە دەمینێتەوە 2 دانە x پلوس خو هەر لە لای چەپ هەیە، ئەمنیش دەینووسمەوە. تەمەشای لای ڕاست دەکەم پلوس 3x و مینوس 3x بووە سفر، ئەمنیش ئەوەم دەویست نەمدەویست x هەبی لە لای ڕاست، تەنیا نۆزدەکە مایەوە نۆزدەکەی دەنووسم. ئێستا ئێکڤەشنەکە سادە بوو، ساکار بوو، تەنیا ئەوە مایە ئەو هەفتەش نەمینێ لە لای ئێکسەکەی، کاتە هەردوو لە مینوس خو. یەکسانەکەی لە ناوەندێ دەنووسمەوە، تەمەشای لای چەپ دەکەم پلوس خو مینوس خو دەبیتە سفر، تەنیا مایەوە تۆ ئێکس. لە لای ڕاست 19 هەفتی لێ بڕوە یەکسانە بە 12. ئێستا ئاسانتریش بوو، هەر ئەوەندە مایە هەردوو لای دابەشی دووی بکەم، چونکە بەخۆی ئەمن لێکدانم هەیە لەگەڵ دوو، پێچەوانەکەی دەکەم هەردوو لای دابەشی دووی دەکەم، هەمیشە دەبی هەردوو لا دوو لەگەڵ دوو دەبیتە یەک، کەواتە تەنیا دەمینێتەوە یەک x، بەڵام ئەمن نانووسم یەک x، هەر دەنووسم x چونکە هەمان شتە. یەکسانە بە 12 دابەش دوو 6. هاوکێشەکەم
شیکار کرد x یەکسانە بە 6. 128 ب. دیسان تەمەشای هاوکێشەکەی دەکەم. PTE لێرە هەیە، لێرەش هەیە. ئەمن دەمەوێت ئەوەی لێرە لابم کاتە دەینم هەردوو لای، چونکە لێرە پلوس 2ئە مینوس 2ئی لە هەردوو لای دادەنێم. یەکسانەکەی لە ناوەندێ دەنووسمەوە 6 2 لێ بڕوە 6ئی مینوس 2ئی دەکاتە 4 دانە ئی لێرە دەنووسم. مینوس 2ەکە هەر بە خۆی هەیە دیسان دەینووسمەوە لە لای ڕاست پلوس 2ئی و مینوس 2ئی بووە 0 هیچ نەما تەنیا ماوە 4. ئێستا ئاسانتر بوو، تەنیا تەمەشای ئێرە دەکەم چ بکەم باشە ئەو مینوس 2ی لابم لە پلوس 2 لە هەردوو لای هاوکێشەکە. یەکسانەکەی لە ناوەندێ دەنووسم مینوس 2 پلوس 2 دەبیتە 0 تەنیا مایەوە فیرە ئی لە لای ڕاست 4 کۆی دەکەمەوە لەگەڵ 2 16. ئێستا ئاسانتریش بوو، هەر ئەوەندە مایە ئەمن هەردوو لای دابەشی 4 بکەم، زۆر ئاسان دەبی، تەنیا دەمینێتەوە ئی چونکە 4 لەگەڵ 4 دەبیتە 1 ئی یەکسانە بە 16 دابەشی 4 دەکەم، یەکسانە بە 4 هاوکێشەکە شیکار بوو. پرسیاری 129 ئا تەمەشا دەکەم لە لای ڕاست لە لای چەپ و لە لای ڕاست سێتەم هەیە، بەڵام ئەو جارەی ئەمن ئەو سێتای ئێرە دەبەمە لایەکەی دیکە. لەبەر چ؟ چونکە بەڕای من باشە هەمیشە سێتایە گچکەکە بچیتە لای گەورەکە. لێرە سێ گچکەترە لە 8 کاتە ئەو سێی لێرە لا دەبەم دەیبەمە لایەکەی دیکە. بێگومان هیچ هەڵە نییە ئەگەر 8ەکەشم بردە ئەو لای، بەڵام تۆزێک زەحمەتترە چونکە بە مینوس دەردەچی دەبی ئاگام لێبی. هەتا بە مینوس دەرنەچی ئەمن ئەو سێتایە ئێرە لا دەبەم کاتە سێتایەک لە لای ڕاست دادەنێم، چونکە دەمەوێت ئەوەی لابم لە هەردوو لای مینوس ترێ سێتەی دادەنێم. یەکسانەکەی لە ناوەندێ دەنووسمەوە تەمەشای لای چەپ دەکەم پلوس ترێ مینوس ترێ 0 تەنیا مایەوە 7 لە لای چەپ. لە لای ڕاست 8 پلوس 8 مینوس 3 واتە 8 سێی لێ بڕوە دەکاتە 5 سێتە. مینوس 18ش هەر مایەوە هەر بە خۆی لەوەیە دەینووسمەوە. ئەوجا ئێستا تەمەشای دەمەوێت سێتایەکان بە تەنێ بن کەواتە ئەو مینوس 18 لێرە باشترە لای بم بچیتە لایەکەی دیکە، چونکە بە خۆی مینوسە ئەمن لە هەردوو لای پلوس 18 دادەنێم لێرە و لێرە. یەکسانەکەی لە ناوەندێ دەنووسمەوە تەمەشای لای چەپ دەکەم 7 کۆ دەکەمەوە لەگەڵ 18 یەکسانە بە 25. لە لای ڕاست 5 سێتایەکە هەروەکو خۆیتی و کەم 18 و کۆ 18 دەبیتە 0 هیچ نەماوە. زۆر ئاسان بوو ئێستا، تەنیا ئەوە مایە ئەگەر هەردوو لامدا بەشی 5 کرد سێتایەکە بە تەنیا دەمینێتەوە. زۆر باشە. 5 دابەش 5 1 تەنیا ماوە سێتە لە لای ڕاست، لە لای چەپ 25 دابەش 5 دەکا 5 هیچ کێشە نییە سێتە لە لای ڕاست بی یان لە لای چەپ بی هەمان شتە. سێتە دەکا 5 یان 5 دەکا سێتە، ئەوە باشترین وەڵامە.
129 بێ دیسان تەمەشا دەکەم ئەمن ئیم لێرە هەیە لە لای چەپ و لە لای ڕاست دیسان دەمەوێ ئەو ئێرە ببەمە لایەکەی دیکە کاتە چونکە دەمەوێت دوو ئیەکەی لابم لە هەردوو لای دەنووسم مینوس تڤۆئی چونکە لێرە بەخۆی پلوسە هەتا ببیتە سفر لێرەش مینوس تڤۆئی یەکسانەکەی لە ناوەندێ دەنووسمەوە هەتا بزانم لای ڕاست و لای چەپ کامەیە پلوس دووئی مینوس دووئی سفر تەنیا مایەوە مینوس تڤۆ نابی لە بیرم بچی دەبی مینوسەکەش بنووسم چونکە ئەو مینوسە دەگەڕێتەوە بۆ دووەکە لە لای ڕاست هەشت دووی لێ بڕوە ئۆتتەئی مینوس تڤۆئی یەکسانە بە 6 دانە ئی مینوس 26ەکەش هەر مایە دەنووسرێتەوە ئێستا ئی لە لای ڕاستە تەنیا کاتە ئەو 26 نابی لێرە هەبی دەبی ئەمن لای بم لە هەردوو لای پێچەوانەکەی دانێم کۆ یان پلوس 26 لێرە و لێرە یەکسانەکەی لە ناوەندێ دەنووسمەوە تەمەشای لای چەپ دەکەم مینوس تڤۆ پلوس 26 دەبی بزانم لێ دەرکردنە هێمایەکەش پلوسە کەواتە دەبیتە 24 وەکو ئەوەی وایە 26 دووی لێ بڕوە لێرە 6 یەکە هەر وەکو خۆیتی کەم 26 و کۆ 26 بووە سفر زۆر ئاسان بوو هاوکێشەکە تەنیا ئەوەم پێدەوێ هەردوو لای دابەشی 6 بکەم هەتا ئی بەتەنیا بمێنێتەوە یەکسانەکەی لە ناوەندێ دەنووسمەوە لە لای چەپ 24 دابە 6 4 و 6 و 6 دەبیتە یەک تەنیا پیتی وای بە تەنیا مایەوە شیکارم کرد هاوکێشەکە پیتی ئی یەکسانە بە 4 شیکاری هاوکێشەکە لۆسنینگەکە یەکسانە بە 4 واتە ئەو هاوکێشەیە زانیم ئەو پیتە دەکاتە چ ژمارە دەکاتە 4 پرسیاری 130 Hur många kulor är det i påsarna? Lös med en ekvation. ئایا چەند کەلام هەیە لە ناو ئەو تورەگانە دەبی بزانم چەندە ژمارەکەی بزانم ئەگەر هەر بە تەمەشاکردن ئەوها تەمەشاکەم ڕەنگە زۆر ئاسان نەبی لەبەر هەندێ ئەمن ئێکڤەشۆنی بەکاردەینم بۆ وێنە لێرە نووسرایە x لێرە نووسرایە x لێرە نووسرایە x ئەمنیش چ نووسرایە دەینووسمەوە دەیکەمە ئێکڤەشۆن ئەوها دەنووسم لێرەش یەکسانە هەیە یەکسانەکەی لە ناوەندێ دەنووسم تەمەشای لای چەپ دەکەم ئەو ئێکسەی ئێرە لێرە دەنووسم لێرە کۆ نەنووسرایە بەڵام ئەمیم دەبی بزانم کۆیە دەنووسم ئەو کۆیە نووسرایە دەنووسمەوە ئەوانە دەژمێرم ئەو کەلایانە 3 دانەیە تەواو لە لای چەپ هەر ئەوەندەیە دەچمە لای ڕاست ئەو ئێکسە هەیە دەینووسمەوە ئەو کۆیە هەیە دەینووسمەوە ئەوانە دەژمێرم 5 دانەیە دەنووسم ئەوجە ئێستا ئەو هاوکێشەی شیکار دەکەم پێشی ئەوەی ئەو ئێکسەی لابەم لێرە تەمەشای لای چەپ دەکەم 1 دانە x 1 دانە x واتە دەبیتە 2 دانە x لە جیاتی دەنووسم 2 دانە x کۆ 3 وەکو خۆی دەنووسرێتەوە لە لای ڕاست ئێکسەکە هەر وەکو خۆی 5ەکەش هەر وەکو خۆی ئێستا دەمەوێ ئەو ئێکسەی ئێرە ببەمە لای چەپ کاتە لە هەردوو لای کەم ئێکسی دادەنێم لێرە و لێرە کەم ئێکس دەبی ئەمن بزانم ئەوە دەکاتە 1 نابی ئەوەم لەبیر بچی بەڵام نانووسرێ
یەکەکە نانووسرێ. یەکسانەکە لە ناوەندەیە کۆ 2x کەم 1x یەکسانە بە 1x تەنیا 1x ئەوها 2x 1x لێ بڕوا 1x دەمینێ. سێیەکە دیسان هەروەکو خۆی مایتەوە دەنووسرێتەوە. لێرە کۆ x و کەم x بووە 0. ئەمن دەمەوێت ببیتە 0 نامەوێ x هەبی لە لای ڕاست دەمەوێت لە یەک لای هەمبی هەتا ئاسانبی شیکاری بکەم. تەنیا مایەوە کۆ 5 دەنووسم 5ەکەی لێرە. ئێستا زۆر ئاسان بوو هاوکێشەکەم هەر ئەوەندە مایە ئەو سێش نەمینێ لە لای ئەکسەکەی کاتە مینوسترێ یەکسانەکە لە ناوەندێ لە ژێر یەکسانی پلوسترێ و مینوسترێ بووە 0 تەنیا مایەوە x لە لای ڕاستیش 5 سەی لێ بڕوا دەکاتە 2 تەواو شیکار کرا. 131 Victor löser ekvationen på ett riktigt sätt. Victor ئەو هاوکێشەی شیکار دەکا بە ڕێگایەکی ڕاست riktigt. Vad döljer sig bakom A, B, C i lösningen? بەڵام ڤیکتۆر کە شیکار دەکا هەموو ژمارەکان نانووسیتەوە. هەندێک جار پیتی بەکاردەینی ئەو پیتانە ئایا چ ژمارەك خۆیان شاردیتەوە لە ژێر ئەو پیتانە هەتا ئەمن بزانم چ ژمارەك بە خۆم دەینم ئەو هاوکێشەی شیکار دەکەم دەزانم ئەو کات چ ژمارەك خۆی شاردیتەوە لە ژێر ئەو پیتانە. ئەمن هاوکێشەکەی دەنووسمەوە هەوڵ دەدەم بە خۆم شیکاری بکەم هەتا ئەوەی بزانم ئایا چ ژمارەك هەیە کە خۆی شاردیتەوە لە ژێر پیتی ئەو پیتانە کە لە پرسیارەکەی هەیە A, B, C. ئەمن تەمەشای هەردوو لای هاوکێشەکەم دەکەم دەمەوێ ئەو 4 ئێکسەی ببە مەلای ئەو 10 ئێکسەی چونکە دەمەوێت 4 ئێکسەکەی لابەم لە هەردوو لای ئەمن مینوس 4 ئێکسی دادەنێم لێرە و لێرە کە دامنا پلوس 4 ئێکس و مینوس 4 ئێکس دەبیتە 0 تەنیا دەمینێتەوە پلوس 9 بەڵام ئەمن نانووسم پلوس 9 هەر دەنووسم 9. لێرە لە لای ڕاست 10 ئێکس 4 ئێکسی لێکەم کەمەوە 6 دانە ئێکس دەمینێتەوە مینوس 15کەش هەروەکو خۆی دەمینێتەوە. ئەو جا ئێستا یەکەم هەنگاوەکەم بەراورد دەکەم لەگەڵ ڤیکتۆری بزانم ڕاستە یان نا. تەمەشا دەکەم ئێرە وەکو ئێرەیە چونکە لە هەردوو لای 9 6 ئێکس کەم 15 کەواتە ئەو مینوس ئایا ئەو ئایا چەندە 100% ئەو ئایا دەکاتە 4 دانە ئێکس چونکە ئەمنیش مینوس 4 ئێکسم لە هەردوو لایدانا ڤیکتۆریش 100% مینوس 4 ئێکسی لێرە دانایە چونکە دەبینین لێرەش داینایە کاتە دەنووسی ئا یەکسانە بە 4 ئێکس. ئەوە زانیمان لە ژێر ئەو پیتەی چ ژمارەک هەبووە. ئێستا ئەمن بەردەوام دەبم ئەو هاوکێشەی هێشتان شیکار بکەم. دەمەوێت ئەو مینوس 15 نەمینێ لە هەردوو لای پلوس 15 دادەنێم 9 لەگەڵ 15 دەکا 24 6 ئێکس وەکو خۆی مینوس 15 و پلوس 15 بوو بە 0 هیچ نانووسم ئەو جە بەراوردی دەکەم لەگەڵ هاوکێشەکەی ڤیکتۆری بزانم ئەویش هەمان شتی بەدەست هاتیە 24 یەکسانە بە 6 کەواتە لێرە ئەو بیە چ بووە ئەمن چم دانا پلوس 15 دانا کەواتە بی دەکاتە 15 ئەوە بیەکەشم زانی ئایەکەشم زانی. بەردەوام دەبم لە شیکارەکەم
لە هەردوو لای 6 دادەنێم. x بە تەنیا لە لای ڕاست 24 6 دا بە 6 یەکسانە بە 4. تەماشا دەکەم بزانم وەکو ڤیکتۆریا ڕاستە 26 دا بە 24 دا بە 6 لێرە ئەو سیە چییە؟ بێگومان ئەو سیە دەکاتە 6 چونکە دابەشی 6مان کرد. سیەکە لە جێگای ئەو شەشەیە، شەشەکەی ئێرە نووسیتیان سی، بەڵام ئەم دەزانم سی دەکاتە 6 کاتە دەنووسم سی یەکسانە بە 6. هەمویانم زانی، ئایەکەم زانی، بیەکەم زانی، سیەکەشم زانی، دەکەنا چ ژمارەیەک. پرسیارەکی زۆر گرنگ نییە ئەوەی ڕاستی بیت چونکە تۆزێک زەحمەتە. پرسیاری 132 لۆس ئێکڤەشونە نا. کە تەمەشای ئێکڤەشونەکان دەکەم ئەو جارەی دەبینم لە جیاتی 2 دانە ئی سێم هەیە. 1 2 3. پێشی ئەوەی ئەو ئیەی ئێرە بگوازمەوە لای چەپ باشتر وایە ئەمن ئەو دوانەی کە لە هەمان لاینە ئەوە و ئەوە چاچیان کەم تۆزێک ئاسانیان کەم. کاتە ئەمن لای ڕاستەکە هەروەکو خۆی جارێ دەنووسمەوە تۆزێک لای چەپ تاو توێ دەکەم. 5 دانە ئی 2 دانە ئی لێ بڕوە چەند دەمێنێتەوە؟ 3 دانە ئی. یەکسەر دەنووسم 3 ئی. چ ماوە؟ کۆدووەکەش ماوە دەنووسم لە تەنشتی. ئەوجا ئێستا ئەو ئیەی ئێرە دەگوازمەوە ئەو لایە لە هەردوو لای مینوس ئی دادەنێم لێرە و لێرە. یەکسانەکەی دەنووسمەوە، تەمەشای لای چەپ دەکەم 3 دانە ئی 1 دانە ئی لێکەم بیتەوە 2 دانە ئی دەمینێتەوە پلوس دووەکەش هەروەکو خۆی دەنووسرێتەوە. لە لای ڕاست پلوس ئی مینوس ئی دەبیتە 0 بە تەنێ دەیەکە دەمینێتەوە. ئێستا زۆر ئاسانتر بوو هاوکێشەکە، تەنیا ئەوە مایە ئەو دووەش لێرە نەمینێ، ئیەکە بە تەنێ بی. پلوس 2 مینوس 2 بووە 0 تەنیا مایەوە تۆ ئی لێرەش لە لای ڕاست 10 2 لێ بڕوا یەکسانە بە 8. ئەوجا تۆ ئی یەکسانە بە 8 باشتر وایە ئەمن لە هەردوو لای دابەشی 2 بکەم هەتا ئی بە تەنێبی ئی یەکسان بی بە 4. 8 دابەش 2 4 هاوکێشەکە شیکار کرا. پرسیاری 132 بێ ئەو جارەی دیسان تەمەشای سێتایەکان دەکەم 1 دانە 2 دانە 3 دانە ئەو سێتایانەی لە هەمان لاینە تۆزێک چاچیان دەکەم ئەو دووە پێشی ئەوەی گواستنەوەی بکەم. لای چەپ هەروەکو خۆی دەنووسمەوە بەبێ دەستکاری جارێ تەمەشای لای ڕاستەکەی دەکەم. 2 دانە سێتا کۆی بکەمەوە لەگەڵ 1 دانە سێتا یەکسانە بە 3 دانە سێتا. چارەکەش لە تەنشتی دەنووسم. تۆزێک ئاسانتر بوو. ئەو جارەی دەمەوێ ئەو سێتای بچیتە لایەکەی دیکە کاتە چونکە دەمەوێت سێیەکەی لابم لە هەردوو لای کەم سێی دادەنێم چونکە لێرە بەخۆی پلوسە ناچارم ئەمن پێچەوانەکەی دانێم. ئەوجا تەمەشا دەکەم یەکسانەکەی لە ناوەندێ دەنووسمەوە تەمەشای لای چەپ دەکەم 5 دانە سێتا 3 دانە سێتەی لێکەم کەمەوە 2 دانە سێتا دەمینێتەوە. کەم دووەکە هەروەکو خۆیتی دەستکاری نەکرایە لە لای ڕاستیش 3 لەگەڵ 3 دەڕوە دەبیتە 0 چارەکە مایتەوە دەنووسرێ. ئێستا ئەو دووە لێرە کێشەیە دەبی لای بم هەردوو لا کۆ 2
یەکسانەکە لە ناوەندێ دەنووسرێتەوە تەنیا 2-3 تەمایەوە لە لای ڕاست لە لای چەپ ببورن، لە لای ڕاست 4 کۆد و یەکسانە بە 6. ئێستا دواهەمین هەنگاو ئەمن بینم هەردوو لای دابەشی 2 بکەم هەتا 3 تایەکە بەتەنیا بمینێتەوە. 3 تا بەتەنیا دەمینێتەوە یەکسانە بە 6 دابەش 2 3. شیکاری هاوکێشەکە یەکسانە بە 3. پیتەکە کردیا 3. پرسیاری 133. I påse A är det 4 gånger fler kulor än i påse B. لەناو ئەو پۆسەی 4 ئەوەندەی کەلا هەیە وەکو لەناو ئەو پۆسەی 4 ئەوەندە. تێکنە ئێن ئێکڤەشون. ئێکڤەشونەکی دروستکە پاشان ڕێیاکنە شیکاریکە بزانە لەناو هەر تورەگەی چەندانە کەلا هەیە. چونکە لێرە کەلایەکان زۆرترە لە ئێرە کەواتە ئەمن ئەو پۆسەی بێ دەیکەمە X کەواتە دەنووسم kulorna i påse B lika med X. لە پۆسەی A 4 ئەوەندەیە یەکسانە بە 4X 4X. ئێستا زۆر باشە تەنیا دەنووسمەوە هاوکێشەکەی. تەمەشا دەکەم ئەو یەکسانە لە ناوەندەیە کەواتە لە لای چەپچم هەیە 4X plus 8 چونکە لێرە یەکە، لە لای ڕاستم هەیە X plus کە ئەوانە دەژمێرم دەبینم یەکسانە بە 10. لە هەردوو لای Xم هەیە نابی لە هەردوو لای هەمبی دەبی یەکەچیان ببەمە لای ئەوی دیکە ئەمن ئەو Xە گچکەی چونکە گچکەترە دەیبەمە لای ئەو گەورەی مینوس X لە هەردوو لای دادەنێ. بێگومان ئەوە یەکە بەڵام نانووسرێ. تەمەشای لای چەپ دەکەم 4X minus 8X یەکسانە بە 3X plus 8 هەروەکو خۆیتی لای ڕاست X و X ڕۆیشتن بوونە 0 دەیەکەمایەوە. ئێستا لە لای چەپ مینوس یەکی دادەنێم هەتا یەکەکەش نەمینێ لەوێ تەنیا مایەوە 3X تیە مینوس 8 لە لای ڕاست یەکسانە بە 9 تەنیا مایە دابەشی 3 کەم هەردوو لای X یەکسانە بە 3 تاو کەواتە لە پۆسەی بێکە چونکە لەوێ X هەبوو 3 دانە کەلا هەیە بەڵام لە پۆسەی A 4 ئەوەندەیە کەواتە 12 دانە هەیە چونکە 4 جاران 3 دەکا 12. ئێستا کۆنتڕۆلی دەکەم زانم ڕاستە یان نا. لێرە 12 کە کۆی دەکەمەوە لەگەڵ یەک یەکسانە بە 13 لە لای چەپ. لە لای ڕاست ئەو سەیە کە کۆی دەکەمەوە لەگەڵدا ئەویش دەکا 13 کاتە هاوکێشەکەم هاوسەنگە. ڕاستم کردیا هەڵام نەکردیا لە کاتی شیکار. دێمە لای دوهەمین پرسیار کە ئەویش پرسیارەکی زۆر گرنگ نییە چونکە تۆزێک زەحمەتە و تۆزێک جۆرەکی دیکەی لەو جۆرانە نییە کە ئەمن شیکاریان دەکەم بەڵام ئەو هاوکێشانە هەمویان ئەوانە زۆر گرنگن. پرسیاری 134 نووسرایە hur många knappar kan det vara i den blåa och gula asken. 2 سندوقم هەیە یەکەچیان شینە یەکەچیان زەردە. ئایا چەند دانە دوگمە یان قۆپچە هەیە دەتوانی هەبی لەناو ئەو ئاسکانە چونکە لێرە بە هەزاران لۆسنینگ هەیە نووسرایە finns det fler lösningar. ئایا زۆر دانە شیکار هەیە موتیڤێرە ڕوونیکەوە وەڵامەکەت بەڵێ
زۆر دانا وەڵام هەیە. بۆ وێنە ئەمن ئەو قۆبچانەی ئێرە کۆ دەکەمەوە دەبینم دەکا 7 ئەوانەش دەژمێرم دەبینم دەکاتە 14 کاتە ئەمن هاوکێشەکم هەیە لەلایەکە 14ەیە لەلایەکەی دیکەش 7 لێرەش 2 دانا سندوقم هەیە. ئایا ئەمن چ ژمارەك دانێم لێرە و لێرە هەتا هاوکێشەکەم هاوسەنگ بی؟ بێگومان بە هەزاران چیکار هەیە. کەمترین شت ئەمن 7 دانێم چونکە 7 و 7 دەکات 14 ئەدی لێرە چ دانێم؟ لێرە دەتوانم 0 دانێم. کەواتە یەکێک لە لۆسنینگەکان ئەوەیە ئەمن لێرە 7 دانێم لێرەش 0 دانێم چونکە هاوسەنگە. 7 و 7 14 0 و 14ش 14 هاوسەنگە. دەتوانم ئەو جارەی 7ەکەی بگۆڕم بۆ وێنە 8 دانێم. 8 دانە قۆبچەی لێرە دانێم. 7 و 8 کە کۆی دەکەمەوە دەبیتە 15 چەپ لێرە چەندی دانێم هەتا ببیتە 15 یەکی دادەنێم کە کۆی دەکەمەوە لەگەر 14 دەبیتە 15 کاتە وەڵامەکەم لێرە 8 لێرە 1 کاتە بە کەیفی خۆت زیادکە ئەو جارەی 9 دانێ لێرە 2 10 دانێ لێرە 3 11 لێرە دانێ لێرە 4 هەر یەکەکت لێرە زیاد کرد لێرەش زیادکە. کەواتە لۆسنینگەکان بە ملیۆنان لۆسنینگ هەیە بۆ ئەو پرسیارە. یان 7 و 0 یان 8 و 1 یان 9 و 2 یان 10 و 3 هەر یەک لێرە زیاد کەم لە لای چەپ دەبی لە لای ڕاستیش زیاد کەم. کاتە ئەگەر ئەوە 11 بوو دەبی ئەوە 4 بی. ئەگەر ئەوە 12 بوو دەبی ئەوە 5 بی. ئەگەر ئەوە 13 بوو دەبی ئەوە 6 بی. وەکو دەبینن 0 1 2 3 4 7 و 8 و 9 و 10 و 11 و 12 و 13. کاتە چی خۆش.